بەڵێ ئەزیزانمان لە تەوەری دۆم لەگەڵتانن بێگومان ستایلی ژیان یاخود لایف ستایلکە لەو ئەوەی لە ناو خەڵکدا باوە و زۆر باس دەکرێت گرنگە بۆ ئەوەی کە تەندروستێکی باش هەم لە ڕووی جەستەیی هەم لە ڕووی دەرونیەوە بۆ خۆت فراهەم بکەین کە بێگومان زۆر جاران باس لەوە دەکرێت کە ئەو کەسانێک کە لە ژیانی کۆندا ژیاون باو باپیرانمان یاخود تەنانەت دایک و باوکشمان لەوانەیە کە تەمەنێکی باشیان هەبێت لە کۆندا ژیابێتن تەندروستیان باشتر بوو بێت لە ڕووی دەرونیەوە باشتر بوو بێتن بۆی کە ژیانێکی سادەیان هەبووە بەیانیان زوو هەستاون لە خۆ جوڵەیەکی باشیان هەبووە خواردنی تەندروستیان هەبووە خەوێکی ڕێکیان هەبووە مام لە ئێستادا ئەوەی کە زۆر دەبیندرێت ئەوەیە کە هەم نەخۆشی زێ کردووە هەم لایەنی دەرونی زۆرێک لە گەنجان و تەنانەت کەسە بە تەمەنەکانیش بەرەو خراپی ڕۆشتووە ئەمەش کە چەندین هۆکاری هەیە هەم هەر لە خواردنەوە بگرێت تاوەکو ئەو جوڵە و خەوەی کە ڕۆژانە ئێمە دەکەین قسە لەسەر ئەم بابەتە دەکەین بزانین چۆن ئەم بابەتانەی ژیانمان ڕێک بخینەوە بۆ ئەوەی تەندروستیمان بەرەو باشتر بڕوات لایەنی دەرونی لایەنی جەستەیمان لە نەخۆشی دوور بکەوینەوە کە بێگومان ئەم بابەتانی کە باسم کرد هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە بۆ ئەوەی کە تۆ لەش و لارێکی تەندروستت هەبێت و لانی دەرونیت ئارام بێت گفتوگوی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ چارەسەرکاری سروشتی و گیادەرمانی خاتوو مونیرە گەڵالیزادە کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر خاتوو سەلامەت بێ خوا سڵاو ڕێزمەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزتان لە خزمەتتانە زۆر سپاسەکەین خاتوو مونیرە با لە خواردنەوە دەست پێ بکەم کە بێگومان زۆر بابەت هەیە کە لایف ستایل ئەگرێتەوە با لە خواردنەوە دەست پێ بکەین ئایا ئەو خواردنێک کە لە ئێستادا دەخورێت چ گرنگێکی هەیە خۆ چ خواردنێک گرنگە بۆ ئەوەی لایەنی تەندروستیمان بەرەو باشتر بەری با من ئاوا باسی بکەم باشە ئێمە جەستەیەک خوا بە ئەمانەت پێی یاوین ئەبێ ئاگامان لێبێت چۆن ئاگامان لە هەموو شتەکانی ژیانمانە جەستەی ئێمەش ئەبێ ڕۆژانە ئاگامان لە هەموو شتێکی هەبێت بە تەواوی شش شت هەیە لە ژیانە ئێمە پێڵێن ستەی زەروریە ئەو ششتا ئەبێ بەردەوام هەموو ڕۆژێک ئێمە لەسەری ئیشکەین ئاگامان لێبێت تا بتوانین ژیانێکی باشمان هەبێت و جەستەیەکی تەندروستمان هەبێت بابەتی یەکێک لەو بابەتانە خواردن و خواردنەوەیە هەموو ئەو خواردنانەی کە حەڵاڵ کراوە ئێمە لە دینی ئیسلام ئاڵێن حەڵاڵ کراوە کە بنەمای عیلمیشی هەیە هەمووی زەرورە بۆ جەستە بەڵا چۆن لە چ کاتێکە وە چەندێکی بەکاربێت زۆر زۆر گرینگە لە تەوەری ئێمە پێڵێن تۆ بسنەتی ینی گیادەرمانی کە نابێ بزەبت بڵێ بەڵام ژیانی سنەتی ئەوەی کە بۆ تەندروستی باشە لە سا 55 ئەو شتێک کە زەرورە بۆ جەستەمان لە خواردنەوە ئەڕوات یعنی لە ڕێگەی دەممانەوە کە ئەیجوین و ئوسلوبی جوینی خواردن و ئەنجا گاتە مایدە و بۆ ئەندامەکانی هەرس و ناولەشمان کە بڵاو بێتەوە هەموو خواردنێ پێویستە بەڵام ئەو شتێکە ئێمە باسی لەکەین ئەوەیە کە هەر کەسێک ناتوانێت بۆ قیاسی بۆکو یەک خواردن بخوا چون لە توبی سنەتیە ئێماڵێن کە هەر کەسێک مەزاج و تەبع و سروشتی خۆی هەیە چۆن فینگەر پرینتمان ئێمە جیاوازە هەروە تەبع و مەزاجیشمان جیاوازە ئەگەیەوە دیقەتکەن لە ماڵێکە خولوقیاتی جیاواز هەیە باڵا و بەرزی و باڵا کوردی جیاواز هەیە ینی هەموو کەسانی ئەو بنەماڵە وەکو یەک نین بەس هەمویان ناتوانن خواردنەکان بە یەک قیاس بخۆن بە یەک جوار خواردن بخۆن بە یەک بۆ نمونە بڵێن وەڵاهی ئێستا من بۆ نمونە ئێستا یەکێ دێ بە منەڵێ بۆ نمونە فڵان گیا بۆ مەعیدە و تویانە باشە تەواوە ئەوە باشە بەڵام ئایا تۆ توانی ئەوە بەکاربێنی ئایا تۆ ئەتوانی ئەوە بخۆی ئەوە یەکێ لە بابەتەکانە کە بەداخەوەسە لە سۆشیال مدیا زۆر باس لە هەموو شتێکە کرێت بێ ئەوەی کە ڕچاوی بڕواکە بێ بەترند هەر لە پڕ گیادەرمانێکێنبارەکات و ئیخواتەوە بزڵابێت دووبارەیەکەنەوە کە ناکرێت
نابێت ئەبێت تۆ ڕچاوی تەب و سرشت و ذاتی ئەو زەلامە بکەیت زانی ئایا هەر بۆیە بێت یا بۆی نابێت بۆ نمونە ئێمە کەسانێکمان هەیە کورتە باڵای خرپنن ئەنجا ئەمە مستحیلە یعنی ببێ بە باربی مستحیلە یعنی زات و سروشتی ئێمە پێڵین بەڵەغەمی یعنی نەهایەتی 5 کیلۆ هەر ئەبێ لە باڵای خۆی زیایە هەبێ یا کەسی ترمان هەیە باڵا بەرزی چوارشانەیە و هەر قەڵەو بووە و پڕ بووە ئەوە مستحیلە زعیف ببێ ئێستا ئێمە باسی بۆ نمونە ئەڕۆنەڵێن وڵات تۆ باڵا ئەوەنە و زیایە یعنی 5 کیلۆ بێ ژێر باڵای کێشی ژێر باڵای بێ نابێت هەمووان نابێت یعنی ئەچن ئەم هینانە بێ بە ترند باسی ڕژیمی خواردن ئەبێ بە ترند ئەنجا هەمووی من باسی یەک دانەی ناکەم باسی هەموو ڕژیمەکانی خواردنەکەم ئەبێ بە ترند ئەنجا سەیرەکە یەکێکیان پێ باشە بێ کێشە نابێت لەگەڵەوە لەبەر خاتروی لەگەڵ سروشتیەوە گونجاوە بەڵام یەکێکی تر کە دێ ئەو ڕژیمە ئەگرێت تووشی کێشەی گورچیلا بێت تووشی کێشەی دڵە بێت تووشی کێشەی جگەرە بێت ڕەچاوی ئەو شتانە ناکرێت بەڵام ئەوەی کە ئێمە توانی وەکو مرۆڤ بۆ خواردن و خواردنەوە زۆر مراعاتی کەین ئەوەیە کە ئێمە بەیانیان کە زوو هەڵستین بێنانی بەیانی پێش سەعاتی هەشت و نیو خورابێ یعنی دوای ئەوە نابێ بەنانی بەیانی ئەبێ بە چاشتە ناو هەر باسی بەنانی بەیانی ناکرێت دوای ئەبێ بە چاشتە ناو دوای نانی نیوەڕۆیە ئەبێ بەیانیانی زوو هەڵستین کە پێش هەشت و نیو نان خورابێ اینجا ئوسلوبی خواردنمان هەیە لە کاتی خواردنە ئەمە نابێ پەلەکەین لە خواردنە ئەبێ ئەو خواردنە جوان بجوێت نابێ بە پەلە بخورێت نابێ هەروە قوت بدرێ لە خوارد نابێ ئێمە مراعاتی ئەوەکەین هەموو شتێ بەیەکۆ نەخۆین بە داخەوە کراوە بە عیبا لەسەر سفرا بێ ئەنواعی شلە هەبێت ئەنواعی خواردن هەبێت ترشیات هەیە زەڵاتە هەیە و ئەوە بەس زەرەر لە جەستە ئەیە سەیرەکەی تاڵ و ترش و شیرین هەمووی بەیەکۆ خوڕێ ناکرێ ئەو خواردنانەش خۆشیان تەبع و مەزاجیان هەیە کاتی هەزمیان هەیە ناکرێتەوە خواردنێکی دێر هەزم لەگەڵ خواردنێکی زوو هەزما بخۆی لە مەعیدە بەس ئەبێ بە ترشانن ئەمێنێتەوە بێ بە ترشانن لە بەخاترەوە ئەو مەعیدەیە ئیش لەسەر ئەو زوو هەزماکات بەڵام دێر هەزمەکە هەزم نابێت کاتە بۆی سفرەکانمان تەندروست بێ پێویستە چ خواردنێ بێکەوە بخۆین بۆ نەوتت ترشی و شیرین و ینی هەندێک خواردن هەیە درەنگ هەرسەکرێ هەندێکیان زوو هەرسەکرێ ئەمەیان چۆنە ئەگەر ئەمانەوێت خواردنێکی تەندروست بخۆین من ناڵێم ئەمە مەخۆن ئەوە مەخۆن بۆ ناڵێم وەڵاهی برنج مەخۆن برنج یەکێ لە ئەساسی سەرەکی جوانی پێستە برنج نایڵێت تۆ زوو پیربی برنج چرچوولەکی دەم چاو نایڵێت پێست جوانەکە کی وتێتی نابێ برنج بخۆی یا ئەڵێن بۆ نمونە نان مەخۆن نان ئەخورێت بەڵام بە ئوسلوبی خۆی یعنی ئێمە هەمانە لەگەڵ برنجانە نەخوا لەگەڵ بۆ نمونە مەعکەرۆنیانە نەخوا نا ئەوە ئوسلوبەکەی دروست نییە من ئەڵێم کە بەیانیان نان بخۆن بەس ینی محاولەکەن بەس لەگەڵ نانی بەیانی تانا ئەوش کە بەیانی زوو پێش هەشتونی کە تۆ نانی بەیانی خۆی نان بخۆی کێشە نابێت چون جەستەوە هەزمی ئەکات باشە لەسەر سفرەتان ترشیات دامەنێن ترشیات ئێمە ئەڵێن ئەوەی کە مخەمری تایە خراپە بۆ جەستە ترشیات خۆی ناوی بەخۆیە ئەی ترشێنێ ئەو ترشیاتە ئاسیدێ دروستەکە کە تۆ لەگەڵ خواردنی سروشتیش خۆی ئاسیدی هەیە هەنێ هەر خواردنێ خۆی هەنێ چاکەی هەیە نە خراپەی هەیە ئەو ترشیاتە تۆ لەگەڵ خراپەی خواردنەکەتە ئەبێ بە هۆکاری زۆربوونی ئاسیدی مەعیدە کاتە ترشیات هەر نابێ بخۆین هەر نابێ یعنی ئەگەر ئەتەوێت تەندروست بژی هەر نابێ زەمن بە زۆر کە سەڵێ مەڵە مەگەر ئەتەوێت تەندروست بژی هەر نابێت ترشیات بخۆی ئەڵێمە خۆ هەر ئەمرین قبوڵمان منی شەمرم هەمووی ئەمرێ مەرگ حەقا بەڵام ئەوەی کە تا مردنەکە چۆن بژیم حەقا ئەوە گرینگە باشانی هەنێ ترشاتێ بەچەوە نەر دروستەکرێت کە زۆر باشە هەندێک زەردەچەوەی زۆر سرکەی تەیەکان سرکە مخەمیرە ئەوەی خۆت لە ماڵەوە دروستیەکە هەر ئەوەی کە خۆت لە ماڵە دروستی بە سرکە دروستی ناکەی سرکە مخەمیرە تێکدەرە یعنی وەکو ئەمەڵێکی کیمیاویە ینی
انفعل وانفعالاتي كيميائي لسر أو خواردنە دروسە بێ کاتەخواردنەکە تەنها بۆ چێژە زیاتر ئەگەر وا بێت بالضبط بۆ چێژە ئێمە هەنێشت لە بگەڕێنەوە بۆ کۆن نەبووە ئەم شتانە پێمان زیا کراوە بۆمان دروست کراوە ئەم شتانە دروستکراوی دەستی بەشەرە یعنی کە زۆربەی زەرەری هەیە بە ناوی چێژی زۆرتر بە ناوی لەزەتی زۆرتر بە ناوی ڕفاهی زۆرتر زۆربەی زەرەرە بۆ یعنی بۆ لایف ستایلی ژیان ئینجا یەکێک لەوەی کە بێ مراعاتی کەی خواردنی دوای نانی ئێوارەیە بەداخەوە لەم وڵاتی خۆمانە ئێکە نانی ئێوارە ناخۆین بە تایبەت کە میوانمان بێ ئێکە دوای ئەوە کاکە شیری نییە هێنەڵەن هازیمەیە ئەنجا دوای ئەوە چەرەستە هێنن بە دوایەکە ئینجا میوە هێن یەکێ لە خراپترین خواردنەکان کە توانێت زەرەر لە جگەر لێبا جگەر وەکو دایکی جەستە وایە خواردنی میوەی شەوانەیە بەس شەکرەکەی ئەچێتە ناو جەستەوە هیچ سوودێکە پێ ناگەیەنێ میوا بێ بە ڕۆژە بخورێت جاخات و منیرێسە ژەمێکی تر پیا بۆ ساعت 12 شەو لە بڕی هاشۆگار درێژە هەمووی برسیە بێتەوە تا ڕادێک لە بڕی ناخەوێ ئەڵە من ژەمێکی تریشە خۆ بۆ کاتە ئەخە کێشە لەوەیە کە ناخەوی کێشە لەوایە کە ئێستامێکی لە ئەوەی کە ئەگەر زۆربەیەوە لە ناو گەنجەکانمانە باوە بەداخەوە یعنی داوای لێبوردنەکەم کەوا ئەڵێم بەڵام وەکو شەمشەمە کوێرەمان لێ هاتووە بەڕشەوە بە خەبەریم بە ڕۆژە هەمووی خەوتووە ئەگەر بڕۆن ژیانی من ناڵێم لە سونەتی پێغەمبەرە ئەوە شەو دران خەوتن هەر نەبووە بەڵام بڕۆن ژیانی و کەسانی کە سەرکەوتون لە وڵاتانی تر بیخوێننەوە بزانین کام یەک لەو سەرکەوتوانە تا ساعتی 3 و 4 شەو بەخەبەر بووە نا لە بواری ئیشی ئێمەیە ئێماڵێن شەو مەزاجی سارد و تەڕە با ئاوا بۆتان باسکەم ئەرز زەوی مغناتیسە ئەوە علمیان سابت کراوە خۆر ئەلکترۆدە ئێمە چین ئەلکترۆمەغناتیسین بە پێی فیزیکی کوانتۆم باشە ئێمە ئەلکترۆمەغناتیسی ینی کۆنێکتی بینی خۆر و ئەرزی بزدابێت ئێمە دەستگای هەرسمان خواوە دروستی کردووە کاتێ بە قووەتە کە خۆر بە ئاسمانەوە بێت بەڵام ئەو کاتێک کە خۆر ئاوا ئەبێت دەستگای هەرسمان فەرمانی پێکرێت چون ئەمە جەستەمان بێجگە لەو مێشکە کە خۆمان هەمانەوە بە ناوی ئەقڵەوە بەکارێنین جەستەمان سێڵ بە سێڵمان ئەقلی هەیە سێڵ بە سێڵمان پرۆگرامی لەسەردانراوە و جەستەمان بۆ خۆی تایمێکی جیاوازی هەیە کاتی جیاوازی هەیە لەگەڵ کاتی خەو خۆراکی ئێمە ناگونجێ کاتێک کە خۆی بە خوا بۆی داناوە کە خۆر ئاوا بوو جەستەی ئێمەوە بەرەو ئیسراحەت بەرەو کەم بەکارهێنانی ئێنەرژی تەواو بەرەو ئیسراحەت و بەرەو پاکردنەوەی خۆی چون جەستەمان وا دروستکراوە لە ناخاوە ئەمە هەناومان خۆی پاکەکاتەوە خۆی چاکەکاتەوە ئێمە بەس یارمەتی دەرین چ تۆبی نوین یعنی تۆبی کیمیایی چ ئەوانەی کە بە گیا دەرمانی و سروشتی ئیشەکەن ئێمە بەس یارمەتی دەرین کە جەستە خۆی چاکاتەوە یعنی ئەومان لەسەر ئێمە هیچ چاکسازیە لەسەر جەستە ناکەین بەس یارمەتی دەرین بەس کاتێک کە خۆر ئاوا بێت من خواردن بخۆم معیدم لە ئیسراحەتایە یعنی ئەو هەرەسە ئەو مادە کیموسی پێ ئەڵێن ئەو سوپە کە معیدا بە دروستیکە کیموسی پێ ئەڵێن ئەو کیموسە بە تەواوی دروست ناکرێت دەی ئەوانەی کە ئەگەر دیقەتان نابێ ئەوانەی کە بە شەوگەر شتەخۆن زۆربیان بەدەست قۆڵۆنەوە ئەناڵێنن زۆربیان بەدەست سکاوەسانەوە ئەناڵێنن زۆربیان بەدەستی ئینجا سەرێشەوە ئەناڵێنن چون جەستە لە کاتی ئیسراحەتەوە تۆ بە خەبەر یەکەیتەوە تۆ زەختی لێ ئەەکەی کە شتێکە بۆ بەهاڕێ بەس بە تەواوی نایهاڕێ زۆر باش خاتم میرە ئەمە کاتمان کەم باسی هەموو شتەکان بکەین باسی خەو خواردنمان کرد تا ڕادێ بەڵام تۆ باست لەوە کرد شەشت هەیە کە پەیوەندی بە ستایلی ژیانەوە هەیە بزەبێت ئەوانەی ترچین کە گرنگیان ئێمە بۆچی بەس خواردن و خەومان بیستوە هە ئێستا ئەمە شەش شتمان هەیە یەکێکی خواردن و خواردنەوەیە یەکێکی کاتی خەومانە کاتی خەومان ئەبێمە یەکێ لە گرنگیەکانیەوە کاتی خەوبا بە کورتی بیڵێم
ئەوەیە کە جگەری ئێمە لە سەعاتی 11 شەوە بۆ 5 بەیانی خۆی چاکەکاتەوە. جگەر کە دایکی جەستەیە بەداخەوە زۆر پشتگوێ خراوە. جاواب پۆسەوە دەرهێنەرگەمان ئەڵێ مەعیدەمان توزانێ کەیشەوە و کەیخی ڕۆژە. مەعیدەی ئێمە زۆر عەقڵترە لە خۆمان. یعنی دروستکردەی دەستی خوایە، پرۆگرامێکی پێدراوە ئەو خۆی بە تەواوی خۆی بڕیارەیە کە کەی کاتی خەوە کەی کاتی ئەو پرۆگرامەکە کە پێی دراوە. ینی من پێی نایم جەنابە، پێی نایە، خۆی پێی دراوە، سروشتی هەیە و زۆر عاقڵترە ینی لەوەی کە ئێمە مێشکمان بەکارێنین بە داوای لەوردنەوە. بەس ئێمە لە سەعات 11 بۆ 5 جگەرمان کە دایکی جەستەمانە خۆی پاکە کاتەوە، ئەندامانی هەناویمان پاکە کاتەوە. ئەگەر ئێمە دوای 11 خەوت بێتین ئیجازەمان نایەوە جگەرمان خۆی پاکاتەوە و بێ بە هۆکاری چی؟ کە ئابە، کەسەلی، بێتاقەتی، کە هەڵەسی بۆ نمونە سعات هەیە کەسەیە بۆ نمونە سعاتی 12 خەوێ یەکە خەوێ بەیانی سعات 10 هەڵەسێ، کەسەلە، خەستەیە، قورسە، ئەڵی نەخەوتووە. هی ئەو چییە؟ هی ئەوەی تۆ ئیجازە و نایەوە جگەرە خۆی پاکاتەوە، ئەو ژەهر و پیساییەی جەستە نەچووەتە دەرەوە. ئەوە هۆکاری ئەوەیە کە تۆ کە هەڵەسی لە خەو کەسەلبی، هیلاکبی، کە ئابەتە بێت ئینجا ئیتر ئەندامانی جەستە و بە وردە زەعیفە بێت و زوو پیرەبین. یەکێ لە ئەوانەی تریکابێت زۆر مەراعاتی کەین حاڵەتی دەرونیە. حاڵەتی دەرونیە جا من نازانم چرخدەندە چی پێڵێن، ئەوەی کەوت دوودانە گرنجەکەی ساعات کە بەسەر یەکە ئەڕوات، یانی ئاگیرەکە لە ناو یەکە بە کوردی ئێرە چی پێڵێن؟ ژمێر و ساعت ژمێرە کاڵی. نەنا لە ناوی پشتی ساعات ئاگە دیقەتان مەکینەکەی ئەڵێ ئەو مەکینەیە. ئێوە تەسەووریکەن دوودانە مەکینەیە، یەکێکی فکر و خەیاڵی منە کە من فکر و خەیاڵێکی زۆر ناخۆشم هەیە، دایم خەممە، دایم پەژارەمە، دایم مەگریم، دایم دڵە ڕاوکێمە. یەکێکیشی چییە؟ یەکێکیشی زەمەنە، ئەڕوات بەرەو پێشەڕوە، من ئەڕۆمەوە بۆ دواوە ئەو بەرەو پێشەڕوە، ئەم تێکەڵ هاتن ئەو ئاواڕوە من ئاوایم، ئەم نینابێ بە هۆکارێکی ئێنەرژیە دروستەکە بۆ تەقینەوە. باشە ئەوەی کە ئەبێت زۆر ئاگامان لە ڕۆحیاتمان بێت. من ناڵێم ئێستا نوێشکردن لەخوا بەزیاوە بە زۆر باشە بۆ ڕۆحیات، بەس من ناڵێم بڕۆن هەمووی نوێشکەن، ئەوە شتێکی اختیاریە. بەڵام وەرزشکردن، نوێشکردن، ئێستا باو بووە مدیتیشن، ئەمانە زۆر باشە کە فکر و خەیاڵت لەگەڵ ڕۆژگارە بخەیتە پێشەوانی لە ڕابردووە نەمێنیتەوە کە لاشە و متەلاشی بێ هەر لە یەک بێتەوە. باش ئەو خۆتان حەجبن پێتان وایە لایەنی دینی بە تایبەتی مسلمانان ئەمە جیاواز لە کەسانی تر هەست بە ئاسوودەیی و ڕۆحیەتێکی باشترە؟ یعنی ئەوەی کە بەدڵ مسلمان بێت، ئەوەی کە باش لە قورئان تێگەشت بێت، ئەوەی کە باش لە سوننە تێگەشت بێت، قەت خەم ناخوات، قەت بێتاقەت نابێ و ئەوەی کە باش لە سوننە تێگەشت بێت قەت نەخۆش ناکەوێت، پیریش نابێت، یعنی مستەحیل لە پیر بێت، پیری زۆر درەنگە بەلایەوە ئەگە وەکو خۆی بزڵەبت لێی تێگەشت بێ. باشە بابێنە سەر جوڵە، باسی وەرزشکردنت کرد. ئایا زیاتر جوڵەکانمان لە چ کاتێکی ڕۆژدا یاخود شەودا بکرێت؟ بگومان خۆی وتە شەوت تەنها بۆ ئیسراحەتە، لە چ کاتێکدا و چ جوڵەیەک زیاتر بەلەشمان بکەین؟ وەکو دەبینین ئێستا زۆربەی ئیشەکان زۆربەی خەڵک لە ماڵەوە دانیشتووە، چ لە گەنجانمان چ لە ئافرەتان ئەوەی کەڵێن ئیشەکانیان زۆر ئاسانکاری بۆ کراوە، هەمووی بۆ بە ئەلکترۆنیات و زۆر جوڵەیان نەماوە. پێویستە چ جوڵەیەک زۆر بکرێت بە ئەوەی تەندروستی لەشمان بپارێزن؟ یەکەم شت ئەرکی ماڵەوە بەس بەکارهێنانی جومگەکانە و یعنی بەکارهێنان ینی بەشێوەیەکی زێکی سادەیەتە بڵێ. تۆ من ناڵێم جوڵەی ماڵ نابێ بە جوڵە، ئیشی ماڵ نابێ بە جوڵە، ئەو بەکارهێنانی جومگەکانە. جوڵەی تەندروست من ناڵێم بڕۆن بۆ قاعە، لەوانەیە هەموو کەسێ ناتوانێت بڕوا بۆ قاعە و بڕوا بۆ جیم و ڕاضە بکات، نا. باشترین جوڵە بۆ گەورە و بچووک پیاسەکردنە، نە پیاسەی خاوە ها لەسەر خۆیانە ڕۆننا، پیاسەیەکی مامناوەند لە بینی سەریع و خاوە. باشە ڕۆژێکیش نیو سەعات پیاسە و هەبێت تەواوە، بە پێی جەستا گۆڕێ، هەنێ جەستەی زۆر بەقووەتە سەعاتێکیش کێشەی نابێ، هەنێنە. بەڵام من بە هەمووی ئەڵێم تایسە جوڵە و نەبووە لە ناچیتە دەریشەوە لە ماڵەوە، کێشە نیە، هەر لە ناو ماڵەکەی خۆتە بەسەر نوکی پەنجەت تۆزێ بە سەریعی بڕۆ،
لە 5 دقەوە دەست پێ بکە بیکە بە چارەکێ بیکە بە 20 دقە بیکە بە نیو سعات بەڵام ئەبێ بگەی بۆ ئاستەی کە دم و چاو سوورە بێتەوە ئارەقەکەیتەوە ئینجاوە تەواوە یعنی کە دم و چاو سوور بەوە ئارەقەکردەوەی ترپەی دڵەچێتە سەرەوە ئەوە بێ بە هۆکاری تەزریقی ئادرناڵین لە جەستەتا ئەو ئارەقکردنەوە ئەو ژەهر و پیسایی خواردنێنێتە دەرەوە. کاتە ئارەق نەکەینەوە نانە ئارەق هیچ یان 2 ساعتیش بەڕێگاوە بڕۆ ئارەق نەکەیتەوە سوودی بۆ نییە. باش خاتم لیرە کەسانێکمان هەیە دەڵێن بۆنە خەومان لێ ناکەویان خواردنمان بەباشی بۆ ناخۆڕێ ئەم کەسانی کە ئەم گرفتانیان بۆ دروستە بێ هۆکارەکەی چی ئایا دەتوانن شێوازێکی ژیانی باش بخۆیان فەراهەم بکەن یان چۆن گۆڕانکاری لە خۆیان بکەن ئەگەر ئێستا ئەو گرفتیان هەبێ؟ خەو خواردن عادەتە یعنی خووە ئێمە خۆمان بە خۆمانی تەڵقینەکەین والله خەوم لێ ناکەوێت والله نازانم خواردنم پێ ناخورێت دا اینجا من بڕۆمە سەر سفرەکەەوە سەیری خواردنەکەکەم بڵێم ناخۆشە پێم ناخورێ ئێمە شتێکمان هەیە بە ناو کۆنچس ئانکۆنچس یعنی ئەوەی کە کۆنچس یانی ئەوەی کە بیری بێکەین و ئاسایە پێ ئەڵێن منتق یعنی و زۆربەی بەناو واقع ناویە بن کە واقع نییە بیشتر زۆرتر یانی ئەوەی کە ژینی مشکی خۆمانە ئانکۆنچس ئەو شتێکە خود ناخوداگاهمانە یانی نازانم چۆن بیکەم بە کوردیێرە نائگای لە مرۆڤ هەیە بزڵ نائگاهیە کە هەیە ئەو ناگاهیە چۆن دروست بووە لە ینی لە دەورەی ژیانە هەنێک دادەی پێدراوە هەنێ ئیتلاعات و ئینفۆرمەیشنی پێدراوە ئەمە چوەتە ناخیەوە و اینجا بە پێی ئەوە بڕیارەیە ئێمە بە پێی ئۆنکۆنچسمان بڕیارەین نە بە پێی منتیقی خۆمان ئەوەڵ بڕیارەین اینجا دوای بە دوای دەلی لە منتیقی واقعیەکە ئاگەڕین ئەو شتانە ئاساییە ینی هەنێک کەس لە سەرەتاوە هەروە بووە بە پێی تربیەتەکەی وا بووە ینی ئوسلوبی تربیەتەکەی غەڵەت بووە اینجا هەنێک کەس دوایی وای لێدێ کە ئەوە هۆکاری چییە هۆکاری وشکبوونەوەی مێشکە مێشکی ئەمە لە شوێنێکی تەڕایە خۆی مێشک وەکو چەوریە ینی ئێمە پێڵێن بەڵغەم ینی تەڕە سارد و تەڕە باشە کە لایفستایلێکی غەڵەتە هەبێت وردە لەسەر مێشک تەسیرەکە و ئەبێ بە هۆکاری وشکبوونەوەی مێشک یعنی ئەو فکر و خەیاڵانە کە ئەڕواتە سەر جێگا بخەوێ سەیرەکەی هەموو ژیانی وەکو فلیم ئاوە بە بەردەمیان ئەڕوات بزڵبت بیرکردنەوەی زۆرە ئەوە گەڕێتەوە بۆ وشکبوونەوەی مێشکی کە ئەتوانێت هەر بات یعنی گۆڕانکاری لەسەر لایفستایلی ئەوەی کەس بەیانی زوو هەڵسێ ئەوەی کە جوڵەی هەبێ لە ڕۆژە جوڵەی هەبێ ئەو جوڵەی کە وتم وەکو ڕاضەکردن خواردنی باش بخوات ئەنجا خۆی عادەت بات یعنی ئەمە ئەبێ خۆ دروستکەین لە خۆمانە زوو بڕۆینە ناو جێگا بۆ نمونە من سعات 12 بڕۆم بیرکردنەوەیکی زۆرم هەبێ سعات 2 خەوم لێکەوێ ئێ باشە من سعات 10 ڕۆم با بیرکردنەوەیکی زۆرم هەبێ سعات 12 خەوم لێکەوێ ئەوە خۆمان عادەت بین وردە چاکە زۆر باشە خاتم منیرە هەرچەندە لەوانەیە شتێمان پەڕاندە بێ ئەو بابەتە بەڵام دوو بابەتی گرنگ هەیە لە خواردنەوەکانە وەکو دەزانی ئەو خواردنەوەیەکی زۆر گرنگە و دایمە پێویستە گرنگی بەڵام جگەر لەوە چاو مادە خواردنەوە گازیەکانمان هەیە زۆرجار لەسەر سفرە خواردنەوە گازیەکان دەبینین یاخود دوای نان خواردن ڕاستەوخۆ دێخود دوای نان خواردن ڕاستەوخۆ چا ئەخۆینەوە ئایا ئەم دوو خواردنەوەیە لە چ کاتێکدا بخورێن و کامیان پێویستە تەرک بکرێت لە ژیاندا؟ والله لە من بێ ئێستا من شتێ بڵێم هەموو کورد لەوانەیە دژایەتی مکە لە من بێ ئەڵێم جارێ خۆمان اعترافەکەین بەڵگای خۆمان تەرک ناکەین هەر بەجددی یەکێ لە تۆژینەوەکان دەری خستووە ئەوە لەسەر و بابەتە بڕۆین ئێستا لە یەکێ لە تۆژینەوەکان دەری خستووە لە وڵاتانەی کە لەبەنی زۆرە خورێ شیرەمەنی زۆرە خورێ لە وڵاتانە پوکانەوەی ئێسک و قاچێشە و پشتێشە زۆر بەرفراوانە بە تایبەت دۆ کە لەسەر سفرەی زۆربەی کوردەکانە هەیە دانی لەوانەیە من ئێستا ئەگەر لێرە ڕۆشتمە دەرەوە زۆر دژایەتی بکەم بەڵام بەڕاستی هەقەڵم ینی ئێستا زۆر کەس لە ژیانی خۆما هەیە ینی دەوروبەرەکەم کە نایخۆنەوە ئەو پشتێشە و پایشە و
ئەوەی کە لە عەرزا کەوتبوو نێتوانی بجوڵێ ئێستا ژیانی ئاسایی هەیە. خواردنە گازدارەکان ینی وەکو کۆلا و ئەمانە کە زۆر خراپە، ینی بەڕاستی خراپە. من ئەڵێم هەر شتێکە سروشتی نەبێت کە یەکێ وەکو من دروستی کرد بێ بە شەرێ دروستی کرد بێ، بەس چێژبەخشینە سوودی زۆر کەمە، ینی نیەتی باشە. ئەو خواردنەوە ئوسلوبی ئەو خواردنەوەمانەیە، قەرار نییە هەموو کەسێک 8 پەرداخ لە ڕۆژە ئاو بخواتەوە. ئەوانەی کە ئاوی جستیان زۆرە، ینی زۆربەیان کاتەوەش هەڵێ بڵین یعنی یەک بڕە ئاو بۆ هەموو کەسێ 8 پەرداخ بێت. ئەوە نییە، ئەوانەی کە زەعیفن بەڵێ ئەوانە زۆرتر پێویستیان بە ئەو خواردنەوە هەیە تا ئەوانەی کە پڕن، ناڵێم قەڵە و ئەڵێم پڕن، ئەوانە زۆرتر پێویستیان، ئەوانە کەمتر پێویستیان باو خواردن هەیە. بەڵام ئوسلوبی ئاو خواردنمان هەیە. ئێمە پێش خواردن، ینی نان خواردن، نیو سعات سعاتێ پێش خواردنەوێ ئاو بخۆینەوە، نیو سعات سعاتێ دوای نان خواردنەوێ ئاو بخۆینەوە. هەڵەیەکی گەورەیە کابرا تیکەکە بە ئاو قوتەیە، یعنی تۆ ئاوا خۆی ئێمە ئاسید لە ناو مەعیدەمانایە وەکو ئاگر وایە، ئەبێ ئەو خواردنەوە بۆ بکا بەم سوپ، تۆ ئاوەکەکەی بەسەر یاڵێ ئاوەکەی بەسەر ئاگرەکە، ینی هازیمەتێکە. هەیە خواردنم بۆ ناخوێیان بۆم قوت نادرێت چی بکەم، یعنی بۆ نەگردووە نەخۆ جوان نایجوێ، جوان نایجوێ. ئێمە زۆر جار عادەتمانگرۆ بە سەریع خواردنەوە. بالضبط، ینی ئەزانین چۆنە لە 2000 بەولاوە هەر کات زۆر بە سەریعی ئەڕوات، بەشەریان هێنا بەلای سەریع بوونەوەڵی دوا کەوتووە کاکە، تۆ لە کاتی خۆتایی لە زمانی خۆتای دوا نەکەوتی، لە هیچ دوا نەکەوتووی، بۆ ئەوە نەبە پەلەی ئەوش لەسەر خواردنەکانمان زۆر تەسیری کردووە. باشایی سەبار بە چاکە. چا پێویستە لە ژیانە، بەڵام بە حکمی ئەوەی کە کافئینی هەیە، ئێمە پێویستمان بە کافئینە بۆ ئێنەرژی، بۆ ئەوەی کە جەستەمان ئێنەرژی تەواوی هەبێت کە جوڵۆ حرەکە بکەین، بەڵام بالضبط دوای خواردنەکەنا هەر وەکو ئاوەکەی لێیە، چون ئەو چا هەزمی سەریعە، خواردن هەزمی کاتەبە، دوای ئەبێ بە هۆکاری تێکەڵبوونی ئیشی مەعیدە و ترشبوون و ترشەڵۆک دروستکردن، ینی لە ڕاست ئەگەر خواردمان دوای خواردن دوای چەندێک بخۆین، ئەگەر هەر وەکو ئاوەکە نیو سعات سعاتێ دوای خواردن. زۆر باشە. دەخوان ئێمە پرسیاری زۆرمان کرد بە حەزمان نەکرد پرسیاری زۆتریش زۆر زیاتر درێژ کردەوە. سپاس بخات و منیرە گەڵاڵی زادە چارەسەرکاری سروشتی و یادەرمانی کە لەم تەورە لەگەڵمانە بوو، دەکەین کە زانیاریەکانمان گەشتوێ بە بینەران و بیسەران و بتوان سوودێکی باشی لە بین لە ژیانی خۆیانە.